هەربژی بەڕێز کەریمی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە سەرهەڵدانی گەلاندا تێپەڕ دەبێت. سەرهەڵدانێکی هەستیار ماوەی 5 ڕۆژە دەستی پێکردووە. دیمەنەکان باس لە ڕاستینەی ئەو خۆپیشاندانە دەکەن و گوزارەی ئەوە دەکەن کە گەل هاودەنگیکیان پێوە دیارە. ئێوە وەکو دیتنی بەرایەکەیە بۆ ئەم بابەتە چییە؟ فەرموون. زۆر سپاس. حقیقەتەوەیە کە هەمومان پاستیەوەمان دەکرد لە هەفتەی ڕابردوو کە ساڵێکی یەکجار شوممان تێپەڕ کرد. 2017 ساڵی ئێمە نەبوو، ساڵێکی شوم و نەکبەت بوو، بەڵام بەخۆشیەوە ئەوە لە ئاخر ڕۆژەکانیدا ساڵی 2017 هەریکە بۆمان قەرەبوو دەکاتەوە و ئەو مزجێنە خۆشەی ئەو شنەی بای بەهاری ئازادی لە ئێرانەوە پێمان دەگەیەنێت کە من ئەوە بە دڵخۆشی دەزانم. هەر ئەوڕۆ لەگەڵ کاناڵێکی دیکە کە بەیانی قسەم دەکرد من ئەوەی ئەوڕۆ لە ئێران ڕوودەدا بە شۆڕشێکی تەواوی تێدەگەم، شۆڕشێکە کە ناتوانی بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتی وڵاتاندا شۆڕشی نانمان هەبووە، شۆڕشی ئازادیمان هەبووە، شۆڕشی نائەدالەتیمان هەبووە، شۆڕشی زۆر شۆڕش هەبووە، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ هەیە بەڕاستی مکەملێکە لە هەموو چەمکەکان. ناتوانی بەتەنیا بڵێ نانە، ناتوانی بەتەنیا بڵێ ئازادیە، شۆڕشی ئازادی زیندانە سیاسەکانە، گۆڕینی ڕژیمە، گۆڕینی مەرگ بەر دیکتاتۆرە، نانە. بەڕاستی خەڵکی ئێرانی هەمومان دەزانین کە بەهۆی ئەو دزی و تاڵان و گەندەڵی سەرانی کۆماری ئیسلامی و هەموو پارە و بەروبوومی ئەو میلەتە بەرەو سووریە و بەرەو تۆرۆریستان بردن و کوڕە مەلاکان لە بانقەکانی ئاڵمانیا و بریتانیا و وڵات فەڕەنسەی خۆیانی پێدەوڵەمەند بکەن. ئەمە گەیشتۆتە ئەو جێگای کە بەڕاستی دەبێت دەستخۆشیان لێ بکەین لە میلەتی ئێران و پێیان بڵین وەختی خۆیەتی تەنانەت درەنگیشە و بڕۆن بەرەو پێشەوە، ئێمە هەمومان لەگەڵتانین و دەبێت لەگەڵیان بین. بەڕاستی ئەم شۆڕشانەی کە ئەم چەند ڕۆژە دەستی پێکردووە من هیوادارم و پێشم وایە هەروە دەبێت نابێ بکوژێتەوە، نابێ سار بێتەوە، دەبێ بڕوا و ئەو جار بڕێی من لە داهاتوێکی زۆر نزیکدا ئەم ئاخوندانە دەست دەکەن بە کۆمەڵێک ڕێفۆرم. ئەو ڕێفۆرمە نابێ فرجی ئادرەسیان بێت. ئەو ڕێفۆرمانە کە ڕێفۆرمی سەدحین حتمما ڕەنگە کۆمەڵێک زندانی بەردەن، ڕەنگە کۆمەڵێک نان و هێلکە دە بازاڕی هاوێن و ئەوانە ئەوە نابێ پێشچاوی کۆمەڵانی خەڵک بەوە بووق بنووقێنین ئەوان 39 ساڵە دەستان دەبینە قاقای میلەت ناوە و میلەتیان ئاوا لێ کردو بەو ڕۆژایان بردووە. بەڵێ ئێستا سەرهەڵدانەکان کەوتووەتە قۆناغێکی هەستیارترەوە و بانگەوازی ئەوەی نەچوونە سەر کارەکان لە خەڵک کراوە. هەروەها ئەمڕۆ مانگرتنی سەرتاسەری باس لەسەرەوە کرێ هەلومەرجی بۆ ئامادەکراوە. لە سەرەتاوە هەندێک پرژ و بڵاوی بە خۆپیشاندانەکانەوە دیار بوو، بەڵام ئێستا هەرە ڕوات و ئۆرگانیزەتر و ڕێکوپێکتر دەچێتە پێشەوە لە هەموو شار و ناوچەکاندا بەبێ ئەوەی زەرەر لە شوێنە گشتیەکان کە ماڵی گەلە بدرێت. داخوازیەکان دیارن، بەڵام لێرەدا لایەنی ڕژێم جێگەی پرسیارە. سەرۆکۆماری ڕژێم حەسەن ڕۆحانی باس لەسەرەوە کاڵێ داخوازی گەل ڕەوایە. خۆی نزیکی 6 ساڵە لە دەسەڵاتە لە سەهیم بووە لەو سەرکوتکاریەدا. لایەنی خامنەیی هەروەها بانگەوازی جیاواز دەکە، لایەنی ئەحمەدی نژاد بانگەوازی جیاواز دەکە. ئامانجی سەرەکی لەم لێدوانانەی ئەوان چییە لەم بارودۆخەدا؟ من ئەرزم کردن کە یەکێک لە خۆشیەکانی ئەم جارەی شۆڕشی گەلانی ئێران بەرعەکسی ئەوەی موسەوی و کەڕووبی و دوی خورداد و نازانم ئەوانەکە هەر یەکەی بەدەستی مەلایەکیەوە بوو، شکر ئەمە دەبەستی کۆمەڵانی خەڵکدایە. هەر وەک چۆن شیعارەکان زۆر متەضاد و زۆر جیاوازن، یەک دەڵێ مەرگ بەرخومەیە خامنەیی، یەک دەڵێ بڕوخێ دیکتاتۆر، یەک دەڵێ گۆڕینی ڕێژیم، هەمووی ئەوانە دەلالەت بەر ئەوە دەکا کە هێزێکی تایبەت تا ئەمڕۆ کە من و تۆ قسە دەکەین نەیتوانی و جڵەوی ئەم شۆڕشانە بگرێتە دەستی خۆی. بۆیە ئەمە زۆر گرینگە. بەڕێی من دەبێت کۆمەڵانی خەڵکی ئێرانێ وریای ئەوە بن کە بە دوو قسەی خۆش و پشی حەسەنی ڕوحانی یا ئاغای خامنەیی بۆ ئەوەی کە لەسەر و جۆلاکی نارەکانی وەکو ئەحمەدی نژاد و
ڕوحانی بدا نەکەین جڵەوی شۆڕش بدەینە دەستی لایەنێکی کۆماری ئیسلامی، چونکە ئەوانە بەڕاستی هەر یەک شتن لە بناغەدا لە ئەسڵدا، حتا ئەوانەی دوی خوردادی و ئەوانەی 10 ساڵەوەی پێشش لە ئەسڵ و لە بنەمادا ئەوانە بڕوایان بە فەقە، بڕوایان بە ویلایەتی فەقێهە، بڕوایان بە سکولاریزم نییە. ئەوەیە هیوادارم کۆمەڵانی خەڵک وەک چۆن ئەو 5 ڕۆژە هاتوون ئیجازە نەدەن بە هیچ هێزێک، بە هیچ زەریانێک، بە هیچ حیزبێک، بە هیچ لایەنێک و باڵێکی ناو جمهوری ئیسلامی و دەرەوەی جمهوری ئیسلامیش و ئۆپۆزیسیۆنیش بێن دەست دە ناو جوڵانەوەکەیان وەردن لێیگەڕن با بڕوات. شۆڕش کوردەواری شتێکی هەیە، دەڵێ منزەڵ خولۆرکەوە بۆ خۆی سەرقاپی خۆی دەدۆزێتەوە. بەڕێی من ئەگەر لێیان گەڕین گەلانی ئێرانە بۆ خۆیان ڕاهبەری تازە و مۆدێرنی خۆیان کە لەگەڵ ئەمڕۆ بکونجێت دەدۆزنەوە. بۆیە زۆر گرنگە کە ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەزمونێکیان لەوە هەبێت کە نەکەن بە هیچ خۆڕایی پێیان وابێ بابی میلەت و پێیان وایە کە ئەوان قسەی ئەوەڵ و ئاخر دەکەن. نا وەزیفەی وان ئەوەیە کە دەعم و پشتیوانی بێ ئەملا ئەولای ئەو جوڵانەوانە بکەن لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. هیچتان خاوەنی ئەم جوڵانەوەیەنی، با سەریری خاترجەم لە بن سەریان بنێن. ئێوە 40 ساڵە لە میلەتەکەتان دوورن، تکاتان لێ دەکەین، دەتان دەپاڕێنەوە، سەریان لێ مەشێوێنن، بە هیچ خۆڕایی بەیاننامەی شەرمێون مەدەن، یەکتان دەڵم بڕۆن بەشداری بکەن، یەکیان دەڵە بڕۆ بەشداری مەکەن. ئەمانە سەرشێواننە لە میلەت. هەرچەند هیوادارم میلەت بە قسەی خۆی بکا، بە قسەی وان نەکا. بەڵام ئەگەر ئێوە دەتان هەوێت یەک تۆز ئابروو ئەگەر مابێ خۆتان بمێنێتەوە، لێیان گەڕێن تەنیا و تەنیا پشتیوانێکی معنەوی ئینسانی و خەبات بۆ شۆڕشێکی مەدەنی بە دوور لە تونند و تیژی. ئێوە وەزیفەمانە ئەوە بکەین. لەوە زیاتر تازە دیموکراتێک کۆمەڵەیەک ناتوانن ئیدعای پێشڕەوی و ڕاهبەری میلەت بکەن. کاکە ئەمە بەسەر چوو، ئەمە 40 ساڵە ئێوە لە تاراوگەن، 40 ساڵە ئەمن کە بۆ خۆم لەگەڵ ئەو میوانە بەڕێزەتان کە لەوێ ڕاوەستاوە شاهیدی ئەوەی کە 40 ساڵەوە پێش کام دم و چاومان دیوە لە شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1970 لە شۆڕشی پێشمەرگەکان. ئێستاش عینی دم و چاو دەبینی مینهایی ئەوانەی کە شەهید بوون یا نەماون، یا وەکو من و کاک عەزیزی لە ڕیزی حیزبەکانیاندا نەماوی. دەنا ئێستاش ئەگەر لێ بگەڕێ هەر ئەو سەرکردایەتەیە، هەر ئەو دم و چاوانن کە بەڕاستی کۆمەڵانی خەڵک لێیان وەڕەز بوون، لێیان گەڕێن. ئێمە پێویستیمان بە هێزی گەنجە، پێویستیمان بە هێزی جوانە، پێویستیمان بەوەیە کە لەناو خودی شارەکاندا لە چوارچرای مەهاباد، لە مەیدانی یەقباڵی سنەی، لە سەرای سەقز و کۆکانیە دم و چاوە تازەکان بێن، ڕاهبەرە تازەکانمان بدۆزینەوە. ئێمە پێویستیمان بە ڕاهبەری تازە هەیە، بە ڕاهبەرێک کە لەسەرەوەی لەژێرەوەی 30 ساڵ بێت. چونکە یەک حەقیقەت دەبێ ئەم حیزبانە بیزانن. کاتێک ئێمە لە ساڵی 79 شۆڕشمان کردووە، ئەستا 39 ساڵ دەگوزەرێ. بۆ معلوماتتان ئەمڕۆ جەمعیەتی ئێران بە گشتی و بە تایبەت ڕۆژهەڵات 65 خوارەوەی 35 ساڵە کەوابێ هیچیان ئێمەیان نەدیوە. تەنانەت 4 ساڵ دوای کە ئێمە شۆڕشمان دەست پێ کردووە ئەوان لەدایک. بۆیە ئەوان ڕاهبەریان دەوێت دەنیە و خۆیاندا، ڕاهبەریان دەوێت لە جیلی خۆیان. بەڵێ بەڕێز کەریمی دێنەوە لای بەڕێستان دوو پرسیار بە کورتی 2 دقیقە کاتتان لەبەردەستایە، ئەویش باس لەسەرەوە بکەن کە خۆپیشاندان 5 ڕۆژە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامە. بەڵام لە دەرەوەی وڵات کە ئێوە و چەندین کەسایەتی ڕەوشنبیر و هەروەها تۆریسیەن و بەتایبەت ڕێژەی ئێرانیەکان لە دەرەوەی وڵات زۆرن، بەڵام سەفارەتەکان شوێنەکانی دیکە ناوەندە نێودەوڵەتیەکان تا ئێستا خەڵک کاردانەوەیان نیشان نەداوە. هۆکاری بێدەنگیەکان چیە لە ئەوروپا؟ ئەو ڕخنەیە ئاراستەی هەموو کەسێکە لە ئێستادا. حقیقەت ئەوەیە کە من بە فاڵی نیچی دەگرم بە قەولی فارس دەڵێ. حقیقەت ئەوەیە کە هەموو شۆکە بوون، هیچ کەس خۆی بەوە ئامادە نەکردبوو. ئەوە گەورەترین دلیلە، گەورەترین هۆکارە کە ئێمە قسەی خۆمان بسەلبێنین کە ئەم شۆڕشەی ئەمڕۆ لە شارەکانی ئێران دەستی پێ کردووە بەڕاستی شۆڕشی گەلانی ئێرانە.
نە هیچ هێزێکی ئەزنەبی نە هیچ هێزێکی خارجی نە ڕەوەندی دەرەوەی وڵات ئەوانە نە ئەو پۆزیسیۆنەکانی کە هەمویان لە قاوەخانەکانی پاریس و ئاڵمانیا 30 ساڵە لێی کەوتون و هیچ گونە تەسیرێکیان لەسەر ڕەوتی کۆمەڵانی خەڵکدا نەبووە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەوان شۆک بوون. نیگەران مەبن لە چەند ڕۆژی داهاتوودا بە دڵنیایی ئەوانش تۆزێک خۆیان کۆ دەکەنەوە و ئەوانەی کە دەیانهەوێت بێن لە ئاوی لێڵ ماسی بگرن بە پەلەپەل دێن سواری شەپۆلی جوڵانەوەکانی خەڵک دایانەوێت ببن. من هیوادارم کۆمەڵانی خەڵک بڕوایان پێنەکە و بیوادارم کە ئیجازەی وایان پێنەداکە. بەڵام ئەوەی کە دەرەوە جاریەیە دەرەوەی ئێرانی دەتوانێت بیکە زۆر گرنگە ئەویش بە مێژوو ئیسپات بووەکە ئەو دیاسپۆرایە هەمیشە و دایم توانیوەتی بازوویەکی باشی پشتیوانی و دەعم بێت لە زۆربەی تەجروبەکانی پێشوودا. ئێمە شاهیدی ئەوەی کە ڕەوتەکەی دەرەوەی وڵات دەتوانێت زۆر پشتیوانێکی گەورە بێت. بەڵام ئەوەی کە ئەو ڕەکانە بۆ من زۆر گرنگە ئەویش ڕۆژهەڵاتی کوردستانە کە دوای 39 ساڵ گەورەترین نەکبەتی پێبڕا لە دیکتاتۆریەتی کۆماری ئیسلامی ئەو ڕۆچۆن دەبێ خۆی کۆکاتەوە. من لێرەوە تکایان لێ دەکەم ئەم هێزانەی تەقلیدی و کلاسیکی کوردی ئێران کە چەندین ساڵە بە درێژایی 30 ساڵ لە باشووری کوردستان لە کەمپەکاندا دانیشتون تکایان لێ دەکەم هێژمۆنی و ئەو کاریزماتیکەی باشووری کوردستان لە مێشکی خۆیان بەرنە دەرێت. تەجروبەی باشووری کوردستان بە هیچ شێوەیەک نابێت لە ڕۆژهەڵاتی کوردستان تکرار بێتەوە چونکە تەجروبەیەکی فاشل بوو. ئەو جەماعەتە ئەحزابی کوردی ئێرانی کە ئەمڕۆکانە بە خەیاڵی خۆیان دەتوانن هێژمۆنی بارزانی بەرنە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ خەون ببینن و ئەو خەونەیان هەرگیز بەدینەیەت. ئەگەر قەرارە تەجروبەیەک لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تاقیب بکەینەوە دڵنیاتان دەکەم نابێ ئەوە تەجروبەی 26 ساڵی ڕابردووی گەندەڵستان و دەسەڵاتداری گەندەڵ و تاڵانچی باشووری کوردستان